لە پارێزی کردبووگەوادین وەفدێکین لە ڕێکخراوەکەمان لە عەرەب و کورد و تورکمانە خۆتان نەزانن ژین کەرکووک ژینگەیەکی نانەبارە پیسە سەردانی هەموو فراکسیۆنەکانمان کرد و فراکسیۆنی کۆمەڵ سوپاسیەکەین مامۆستا عەبدولستار پێشوازیمان لێ کرد لەگە و برا خۆشەویستانە لەگە سەرۆکاتی پەرلەمان داوامان لێیان کرد هەمیشە کرد بکەن نەفکردنەتی کەرکووک خۆتەزانی بۆ کوردستان شتێکی گرنگە داوامان لێگە پشگیریمان کە و سوپاسێکن پشگیریمانی کرد و ئینشاءڵڵا مەجموعەی نەمامانیش بۆ دابینەکە لە ڕێوەزاری کشتوکاڵە و سوپاسی ئەوانی شتەکەن کە هاوکاریمانی کردووە ژینی کەرکووک خۆتەزانی لە 100 تا 0 نەمامی نییە پیسە کەرکووک داوامان لێ کرد هاوکاریمان کە و یەکەمین جاریش نییە و سوپاسی ئێوە شەکەین. پێشوازیمان کرد لە وەفدێکی ڕێکخراوی دووبز بۆ ژینگە پارێزی کە پێکهاتوون لە هەر سێ دانیشتوانی ئەو دەڤەرە هەم برایانی کورد هەم عەرەب هەم تورکمان ئامانجی سەردانەکەیان بەبیرهێنانەوە و خستنە ڕووی گیر و گرفتەکانی ژینگەی ئەو دەڤەرەیە وەکو وەفایەکیش بەڕاستی بۆ فراکسیۆنی کۆمەڵ و بۆ کۆمەڵی دادگەری سەرەتا سەردانی ئەم فراکسیۆنیان کرد لەبەر ئەوەی بەڕێز کاک عەبدولستار کاتی خۆی کە لە وەزارەت بۆ زۆر باەخێکی گرنگی بەو ڕێکخراوەی داوە و زیاتر 2000 دار لە وەزارەتی کشتوکاڵ ئەو کات دەستەدەستی کاک عەبدولستارەوە تەسلیم کراوە ئەوانی وەکو وەفایەک زیاتر هاتن دەستخۆشی بکەن لە بەڕێز کاک عەبدولستار و لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری.